شتێکی پێی دەڵێن یەک پارچەی یان یەک هەڵوێستی حیزبە کوردستانیەکانیان خەڵکی کوردستان بەداخەوە ئەوە ساڵ لە دوای ساڵ بارودۆخی هەرێمی کوردستان و هەر سارپارچی کوردستانی دەتوانم برم بێزگە لە ڕۆژاوا بەرەو خراپتری دەڕوا بەهۆی ئەوەی کە برادرانی پارتی جێلە شەریکەکانی خۆیان لە حکوومەت ناگرن بە تایبەتی ئەوانەی کە لە پەرلەمان لە حکوومەت شەریکین و حیساب لۆ بەرژەوەندی کورد ناکەن یعنی کەوتونەتە ژێر کاریگەری دەوڵەتی تورکیا هەندێک جار هەندێک سیاست دەکەن بەڕاستی ئەو سیاسەتە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانەوە دووبارەشی دەکەنەوە و سێبارەشی دەکەنەوە بەردەوامیشن و پێشیان ناخۆشە ڕخنیان لێ بگەێت بەداخەوە ئەگەر بێت و پارتی بەردەوام بێ لەسەر ئەو سیاسەتە خراپەی چەوتەی کە ئێستا دەیکا و باشووری کوردستانیش هەرێمی کوردستانیش تووشی بارودۆخێکی توش بووین ینی بەڵام هێشتا قوڵتر دەبیان تووشی شەڕی گەورەتر دەبین وا دەکەن پەلچێشی سوپای تورکیا بکەن سوپای تورکیا هاتوون ینی وا هەموو خەڵک دەزانی نزیکەی 65 بنکە و بارەگای سەربازی لە هەرێمی کوردستان هەیە لە سنووری زاخۆ و لە سنووری دۆهۆگووە لە هەولێریش لە منتیقی سی دەکەن بەڕێز سەناگادارن دوێنێ پێرێ چوینە لە گوندەکان گەڕاینە تەحدایان لە خەڵک کردیەوە عنی بەڕاستی ناکری حکوومەت و پەرلەمان کە دەرێ حکوومەت و پەرلەمان بەڕێزان زۆر جار گلەی لەمەش دەکرێت لە ئێمە یەکێتی نیشتمانی کوردستان کە ئێمە شەریکین لە حکوومەتە دن ئێوە بۆ بێ هەڵوێستن بەڵام بەداخەوە زیاتر سنووری ئیدارەی پارتیە برادرانی پارتی نازانم یعنی ئەو سیاسەتە سەرمان لێ دەرناچی ڕخنەشمان گرتووە قسەشمان کردووە و گلەی زۆر توندیشمان کردووە بەڵام تا چەند بەردەوام دەبن لەو پێشڕەویکردنە لەلایەک پێشڕەوی دەکەن لۆ هێزەکانی سوپای تورکیا لەلایشتی کە چەکدارانی داعشە ناوتە شاقی قەرەچوو هێزەکەیان لەوەیە هەر دەرێن دەنگ مەکەن و قسە مەکەن و نازانم یعنی تێناگەم سەرمان لە سیاسەتی برادرانی پارتی دەرناچی بە تەمای سین لەبەرەوەی ئەگەر بێت و ئەو بابرێن تەجروبەیەی هەرێمی کوردستان تێک بچی سەرەتا لەوان تێک دەچی بە ئەوان تێک دەزوە لە خەڵکی تر تێک دەچێت مەسەلەی ڕێککەوتن بەڕاستی ئەوە لە گومان دەرچووە و ئەوەی ئەنگۆش دەبینین لەوە زیاترە عیلاقەی تورکیا لەگەر پارتی بەرهەمی ئەو پەیوەندیانە خراپە بەرهەمەکانی ئەوەیەوە فڕۆکانی تورکیا دێن لە دووری 200 کیلومتر دێن لە کەمپی مەخمور خەڵکی سڤیل شەهید دەکەن بەرهەمەکانی ئەو عیلاقاتانە ئەوەیە چەندین بنکە و بارەگای دەوڵەتی تورکیاوە لە هەرێمی کوردستان کرایتەوە بەرهەمی ئەو سیاسەتە و ئەو عیلاقاتانەوە ژمارەیەک چەکداری داعش لە شاق قەرەچۆغن وەزارەتی پێشمەرگە ڕێگریان لێ دەکرێت کە ناتوانین دەریان بکەین لە سنوورەکە بەرهەمی ئەو ڕێکەوتنە ژێر بەژێرانە ئەوەیە ئەوە دەبینی لێرکوانە نێوماڵی کورتێک چوە برادرانی ئێمە لەگەر برادرانی پارتی کێشەمان لەسەر پۆستەکی بابرێن سیادی لە بەغدا کێشەمان لۆ دروست بە بەرهەمی ئەو ڕێکەوتنە نهێنیانە ئەوەیە چون ڕێکەوتنیان لەگەر لایەنێکی شیعە کرد و لەوێش کێشیان دروست کرد بەرهەمی ئەو ڕێکەوتنانە ئەوەیە خەڵک تووشی برسیتی و قات و قڕی بووە بەرهەمی ئەو ڕێکەوتنانە ڕێکەوتنی نهێنی کە دەرم ڕێکەوتنی نهێنیانە ئێستا ئێمە لەناو شەڕین لێتی ناشار ئێستامە لەناو شەڕێکی سیاسی و ئابوورین بەڵام مەسەلەی پێکدادانیش ئەتوو تەمەشاکە لە باتی بێن هێز بین نەشاقی قەرەچۆغ و گۆڕانکاری بەهێزەکان بکەن ئەوان دەسن هێز دەبەنە بەرامبەر برادرانی پەکەکە بەڕاستی ئەمە لێتی ناشارم ئێستا لە منداڵێکی گچکە کە سیاسیش نەبی سەر بە هیچ لایەنێکیش نەبی پرسیاری لێ بکە برێ ئێمەی کورسی بکەن دەرەیە گرتوو بن تەبابن ئەوە شتە تازە باسم کرد کە ئەو شتانە دووبارەن و سێبارەن و کەس ژێمان پێ نادە بەڵام لۆ ئێمە ڕووی ڕەخنەمان لە برایانی پارتی وا تێنەگەن ئێمە کە ڕەخنیان لێ دەگرین بە دوژمنیان بە نەحەزی خۆمانیان دەزانین بەڵام ئەوان دەچن گوێڕایەلی دوژمنانی کوردن بەڵام جێ لە برایەکانی خۆیان لە ڕفیقانی خۆیان ناگرن و ئێمەی هەر چار پارچەی کوردستان و کوردانی دەرەوە دەبێ ئەوەل جار لەناو خۆمان تەباو تفاق و برابین دەبی یەکگرتوو بین دەبی گوێ لە یەکتر بگرین دەبی یەکتر قبول بکەین ئەو جەبچین ئەو کاتی ئیتفاقیش لەگە تورکیا دەکەین ئیتفاقی بابرین اقتصادیمان دەبێ ئیتفاقی کۆمەڵک شدەت و دەواازەی ئێستا دەواازەی هاتووی هەرێمی کوردستان بە تورکیا دایەت و لەگەر ئێران ناتوانانی ڕۆڵی ئێران لە بەرچاو نەگری ناتوانانی لە چارچەوەی عێراق بەدەستور لە چوارچەوەی عێراقین تۆ عێراق فرامۆش بکەی ینی ئەو سیاسەتەی برادرانی پارتی بەڕاستی سیاسەتێکی زۆر هەڵەن و زۆریش غەرەت